بینەرانی کورسات نیوز ئەم شوێنەی کە ئێستا تیمی کورسات نیوزی لێدایە ئێرە کۆتایی گەڕەکی وەحدە و دەواازەی گەڕەکی تەژنیدا کە خۆشببختانە شەوی ڕابردوو تاوەکو ئێستا هێزەکانی پێشمەرگا توانیویانە بەشێکی زۆری ئەم ناوچەیە کۆنتترۆل بکەن ئێرە ئەم شوێنەی کە ئێستا ئێمەی لین ئێرە داعشی تێدا بووە لە ئێستادا لە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستاندایە شەڕ و پێکدادانی چەند سەد مەترێک ئەو لای ئێمە لە نێوان داعش و هێزەکانی پێشمەرگا بەردەوامە پێشمەرگا بەرەو پێشچوونی باشی ئەنجام داوە لە ناوچەکە تیرۆریستانی داعشیش هەڵاتون و ناوچەکەیان بەجێشتووە بە پێی زانێرەکانی ئێمە چەندین کوژرا و برینداریان هەیە لەم شەڕەی شەوی ڕابردوو تاوەکو ئێستا کە پێشمەرگا پێشڕەوی زۆر باشی کردووە لە ناوچەکەدا لەگەڵمان بن بۆ ڕووماڵکردنی ڕاستیەکانی ناحی جەلەولا و شەڕ و پێکدادانەکانی نێوان هێزەکانی پێشمەرگە و داعشی تیرۆریست. بەڵێ بینەرانی کورسات نیوز ئەوەی کە دەیبینن ئێرە دواخاڵی پشکنینی ناحی جەلەولایە کە هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا لە پێشڕەویدان و لە پێشەوەن لەم ناوچەیەدا وەک دەبینێن ئێستا لە پێشەوە چەند سەد مەترێک ئەو لای ئێمە شەڕ و پێکدادانە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و تیرۆریستانی داعش هێزەکانی پێشمەرگە لە پێشڕەویدان و هێزە تیرۆریستیەکانی داعش لە پاشەکشێدان. دوایەوەی هێزەکانی پێشمەرگا فەرمانی کۆنتترۆلکردنی جەلەولایان بەدەست گەیشت توانیان لە ماوەیەکی کەمدا جەلەولا بە تەواوەتی کۆنتترۆل بکەن و گەڕەکی تەجنید و تەواوی جەلەولا ئازاد بکەن ئەم شوێنەی کە ئێمەی لین ئەمە دواخاڵی پشکنینی ناحی جەلەولایە. سامان نەجم، کورسات نیوز، جەلەولا.